نیمنی ڕۆژتان پێشکەشەکەم سڵاوتان لەبێت. بەشێکی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بۆ تاوتوێکردنی دۆخی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە هەولێر لە کۆبوونەوەدا. حەسەن پلایس بەرپرس لە حەشدی شعبیە ڕەشە لە تورکیا دەکات و داوا لە سەرە کۆماری وڵاتەکە دەست بە جێزەکانی لە عێراق بکشێنێتەوە. فڕۆکەکانی تورکیا گوندی ساتیەی سەربان ناوچەی جەندەریسی عەفرینیان بردومان کرد. بۆڵبەرێکی شاری سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی دەستڕێژی هێزە سەربازیەکانی ئێران گیانی لەدەستا. بەشێکی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بە ئامادەبوونی پارتی وێکێتی لە هەولێر لە کۆبوونەوەدان. پەیامنێری ڕوودا و لە هەولێر ڕاگەیان کۆبوونەوەکە بۆ تاوتوێی دۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە، بەتایبەت دوای گرتنیە و ناوچانە لەلایەن حەشدی شعبی. پەیامنێری ڕوودا و ڕاگەیان بەرپرسانی پارتی وێکێتی و یەکگرتوو چەند حەزبێکی دیکە بەشدارن لە کۆبوونەوەکە. تاوتوێ هەنگاوەکانی دواتر و داوای هاتنە سەرخەتی وڵاتان دەکەن لەم ڕەوشەدا. هەروەها کۆبوونەوەکە بۆ ئەوەی حەزبەکان لە هەنگاوەکانی داهاتوو پێکەوە بن، لە پرسەکاندا جۆرێک لە کۆدەنگی دروست بکرێتەوە. پەیامنێری ڕوودا و دەڵێت لایەنەکان کۆکن لەسەرەوەی هەر شتێک ڕوو لە کوردستان بکات، دژی دوو ئیدارەیین و هەرێمی کوردستان ناگەڕێتەوە قۆناغا. ڕێخەری ژووری ناوچە دابڕێنراوەکانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیان پرۆژەیەکی نوێیان بۆ بەڕێوەبردنی ناوچەکان هەیە و لە کۆبوونەوەی ئەمڕۆی جڤاتی نیشتیمانی گفتوگۆی لەسەر دەکەن. ئەحمەد عەزیز ئەندامی جڤاتی نیشتیمانی گۆڕان و ڕێخەری ژووری ناوچە دابڕێنراوەکانی بزوتنەوەیە بە ڕووداوی ڕاگەیاند. لەو پرۆژەیەدا داوامان کردو و ناوچانە بە جۆرەی مادەی 140 بە هاوبەشی بەڕێوە ببرێن، نەک وەکو ئێستا کە تەنها دەسەڵاتی عێراقی لێبێت. پێویستە لە بەختاوە لێژنەیەکی بێلایەن دروست بکرێت و زیانی خەڵکی بەهۆی شەڕەکانی ئەم دویانە قەرەبوو بکرێتەوە. ڕێخەری ژووری ناوچە دابڕێنراوەکانی گۆڕانەڵێت داواکاریی دیکەیانەوەیە ئەو هێزە کوردی ئەبرێتەوە ناوچانە هێزێکی حەزبی نەبێت، بۆ ئێو گرفتەی کە ڕوویدا دووبارە نەبێتەوە. دەشڵێت هەر لە کۆبوونەوەی ئەمڕۆی جڤاتی نیشتیمانی جەخت لەسەر دروستکردنی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانیەکەینەوە، بەتایبەت بۆم قۆناغی هەرێمی کوردستان. جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدان لە هەمان کاتدا هەرەمڕۆ کۆمەڵ و گۆڕانیش لە سەراستێکی باڵا کۆبوونەتەوە. هاوکار یاسین پەیامنێری ڕوودا و لە سلێمانیەوە لەبارەی کۆبوونەوانە زانیاریەدات. هاوکار دێمە لای تۆ. بەڵێ پێشەوە لە کاژێردەوە کۆمەڵ ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە ئاستێکی باڵادا کۆبوونەوەیان ئەنجامدا، نزیکی دوو کاژێر لە کۆبوونەوەدا بوون، کەمێک بەر لە ئێستا کۆبوونەوەکان تەواو بوو. ئەوەی کە هەیە هیچ زانیاریێکیان نەدا بە کەناڵەکانی ڕاگەاندن، تەنها لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵ لە بەرپرسانی کۆمەڵ ئەوان بێمەوت کە ئەم ماوەیە دیدار و کۆبوونیان زۆر بووە، ینی لەم هەفتەیان نزیکی 3 بۆ 4 کۆبوونەوە لە نێوان گۆڕان و کۆمەڵی ئیسلامیدا هەبووە. کۆبوونەوەکانیشان لەسەرەوە سڕ کردوەوە کە ئەم دوولایەنە دەیانێت بگەنە ڕێکەوتنێک کە تیایدا داوای هەڵۆشانەوەی ئەم حکوومەتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن و دەیانێت حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی کە خۆیانان لێنەوە دروست بکرێ و لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا بەرەیەک دروست بکرێت لە ڕێی ئەو بەرەیەوە هەم ینی ئەمە داواکاری گۆڕان و کۆمەڵ هەردووچانە هەم سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەڵۆشێنرێتەوە، هەم حکوومەتی ئێستا کابینەی ئێستای حکوومەتی هەرێم هەڵۆشێنرێتەوە، حکوومەتێکی نوێ بۆ ماوەی 6 مانگێک پێک بێنرێ و دواتر ئامادەکاری بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستاندا و لەسەر ئەساسی ئەو هەڵبژاردنە پەرلەمان و حکوومەتی نوێ پێک بێنرێتەوە. کۆبوونەوەکەی گۆڕان و کۆمەڵ ئەم ماوەیە زۆرینەی کۆبوونەوەکانیان داخراوە. ئەمڕۆژ لە ئاستێکی باڵادا کۆبوونەوەکە عەلی باپیر، ڕێبوار حەمەد لە لایەنی کۆمەڵ ئیسلامی تیایدا بەشدار بوون، لە لای بزوتنەوەی گۆڕانیش عومەری سەیعەلی و چەند ئەندامێک لە خانەی ڕاپەڕاندن لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون و گوتم نزیکی دوو کاژێر کۆبوونەوەکان بەردەوام بوو. جا لەوەش ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی هەیە، دوێنێ جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان کۆبوو، کۆمەڵێک ڕاستپاردەی ئامادە کرد، پێشکەشی جڤاتی نیشتیمانی کرد. ئەمڕۆژ لە کاژێر 11ەوە کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەستی پێکردووە. کۆبوونەوەکەی ئەمانیش گۆڕان کە کۆبوونەوەکی ناوخۆی ئەم حیزبەیە لەسەر نزیکی هەمان تەوەرەکە لەگەڵ کۆمەڵ ئیسلامیدا لەسەری کۆبوونەوە، چونکە دوێنێ جڤاتی نیشتیمانی لە ڕاستپاردەکانیدا ئەویش هەمان ئەم داواکاریانەی هەبوو کە بەرەیەکی هاوباش لە نێوان
سەرجەم لایەنە سیاسیەکان بە ڕێکەوتنی نێوان هەمویان پێک بێنرێت دواتر لەگەڵ لایەنە سیاسیەکاندا بگەنە ڕێکەوتن حکوومەتێکی کاتی پێک بێنرێت بۆ بەڕێوەبردننی شەژمانگی هەرێمی کوردستان و دوای ئەوە ئامادەکاری کرێ بۆ هەڵبژاردنێکی گشتی لە هەرێمی کوردستاندا هەم بۆ سەرۆکایەتی هەرێم هەم بۆ حکوومەت و پەرلەمان لە هەرێمی کوردستاندا کۆبوونەوەکان هێشتا بەردەوامە چونکە نزیکی کاژێرێک بەبێ ڕێخەر و بەبێ ئەو ئەندامانەی کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستاندا کۆبووبوونەوە جواتی نیشتیمانی کۆبۆتەوە لە دوای کۆبوونەوەکەی کۆمەڵەوە ڕێخەری گشتی و ئەو ئەندامانەی دیکەش چوونەتە کۆبوونەوەکەی زۆر باشاوکات جواتی نیشتیمانیەوە پێدەچێت چەند کاژێرێکیش بخایەنێت پاستەکە ماوکار یاسین پەیامێری ڕوودا و لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. هەرچەندە حەشدی شعبی و زارەقەکان بەهێرش ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیان لە داگیر کرد لە دەستوردا کە ئەو ناوچانە بە ناوچەی جێناکۆک ناویان هاتووە. بەڵام ئەمریکا هەر بە زووی هۆشداریدایە بەختا و ڕاگەیان چەسپاندنەوەی دەسەڵاتی فیدراڵی بەسەر ناوچەی کێشە لەسەرەکان لە هیچ پارێکدا دۆخی ئەو ناوچانە ناگۆڕێت وەر بە ناوچەی کێشە لەسەرەمێنەوە تاوەکو دۆخەکەیان لە ڕێی دیالۆگەوە پێی دەستور چارەسەر دەکرێت. لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر هەڵمەت غەریب مامۆستای شارەزا لە یاسا کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێت. ئەمریکا داواکارێکی لەم شێوەیە کردووە کە ئەم ناوچانە ینی ئەبێت بە جۆرەی دەستور چارەسەر بکرێن. ئێستا ینی دۆخەکە چی لێ هاتووە؟ هیچ دەرچەیەکی یاسایی هەیە بۆی کورتپەنای بۆ بەرێت؟ طبعا ئەمریکا استراتیژیەتی سیاست خارجی ئەمریکا وایە کە پارێزگاری لە یەکێتی خاکی عێراقکە بە پێ و دەستوری کەوا هەیەی کە عێراقی اتحادیە واتە عێراقی فدرالیە لەو ڕوانگەیەوە هەموو هەوڵەکانی ئەمریکا بۆ ئەوەیە کە چۆن پارێزگاری لەو یاخود دامی عبادی و حکوومەتی عێراقی بکە پارێزگاری لە یەکێتی خاکی عێراق بکە وەکو دەوڵەتێکی فدرالی. بۆیە لەو ڕوانگەیەوە ئەمریکا باش لەوە گەیشتووە کە دەستوری عێراقی مادەی 140 داناوە بۆ ئیدارەکردنی ناوچە کێشە لەسەرەکان و هەر جۆرە تەوەتورێک یاخود ئیستفزازکردن و تاکلایەنە تەسەڕفکردن لەسەر و ناوچانە ئەمریکا باش دەزانێت کە کێشەی گەورەی لێکەوێتەوە پێکدادانی سەربازی لێکەوێتەوە. بۆیە ئەو دامی چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی درەکە کە لە ئیطارێکی دەستوریە ئەو ئیطارە دەستوری کە بۆی دانراوە حەلی بکە. ئەو بەرنامەی ئەمریکا لە ئەمریکا ینی تا چ سنوورێک ڕێگە ئەدات کە عێراق ینی ئەوەی کە ئێوێ دەنجامی بدات ینی تا چ سنوورێک ڕێگە ئەدات و گڵۆپی ساوس هەڵەکات بۆ عێراق؟ طبعا کاک بێشەوە شتێکەیە بێ بزانین ئەمریکا ستراتیژیەتێکی هەیە بۆ عێراق بۆ ئیدارەکردنی عێراق. ئەو ستراتیژیەتی دەیەوێت لە ڕێگای پیاوێکی میانڕێ و مەقبولەوە ئیدارە بکە کە ئەویش دکتۆر عەبادیە. عەبادی بن پیاوێکی مەقبولە بە نسبەت ئەمریکیەکانەوە تا ڕادەیەکیش پیاوێکی مەقبولە بە نسبەت ئێرانیەکانیشەوە. بۆیە ئەمریکا دەیەوێت هەر کارێک هەر هەنگاوێکەکە بە ئامانجی ئەوەیە کە بتوانێت لە انتخاباتی داهاتووە لە انتخاباتی مانگی شەشی 2018 پیاوە سەر بکەوێت. اینجا لێەوە ئیش لەسەر بزعیفکردنی ئەو گروپانە بکە کەوا دەستی ئێران لە پشتیانە یاخود بە شێوازێکی تر بڵێم حەجی شعبی زعیف بکە یاخود حەلی بکە. بۆیە لەو ڕۆ دێ دامی عەبادیەکە لەسەر حسابی کورد و لەسەر حسابی ئەو تەحەڕوکە بۆی لە ناوچە کێشە لەسەرەکانێکە بۆی بیکە بە قایدێکی شعبی و بتوانێت ڕای عامی شارعی شیعی لە عێراق ینی جێبەجێکردنی ئەم استراتیژیە ئەمریکا بەندە بە دەستچوونەوەی عەبادی. من پێم وایە ئەوەی کە پەیوەندیدارە عەبادی بەشێکە لە بابەتەکە و بەشی دووەمیشیان بریتیە لە ئەو استراتیژی کە ئەمریکا لە 15 مانگەیە ڕایگەیان بۆ ڕوبەڕووبوون و سنوورداشکردنی هەیمەنەی ئێران بەسەر ناوچەکەیە. و ئەگەر ببینین ئێستا عەبادی بە وەساتەی ئەمریکی ڕۆژێک لە سعودیە ڕۆژێک لە فەڕەنسایە ڕۆژێک ئەچێتە رووسیا یعنی هەموو هەوڵەکانی بۆ ئاراستەیەک ئەمریکا دەعمێکە هەتاوەکو بتوانێت کێشەکانی خۆی لەگە وڵاتانی یەکلیمیە حەل بکە. هەموو ئەمانە لە بەرژەوەندی لێدان بەوە بەکاربێنێت کە چۆن لە ستراتیژێتی ئێرانی و لە دەسەڵاتی ئێراندا لە عێراقا وەکو نوقتەی یەکەم چونکە هەتاوەکو عێراق هەتاوەکو ئێران لە عێراق لی نەدرێ زۆر زەحمەتە ڕوبەڕووی استراتیژێتی ئێرانی یاخودەوەی پێوترێت تەزیری سەورە بۆ دەرەوە ئێران بدرێ. لە ینی لەم استراتیژەی ئەمریکادا ئەبێت کورد زیاتر لاواز بکرێت لەمەی کە کردوێت؟ نەخێر من پێم وانە لەوە زیاتر لاواز بکرێت بەڵکو ئەگەر بێت و سێ تەماشای استراتیژی ئەمریکا بکەین ئەوەیە کە ئەڵێن ئێمە لەگەڵ عێراقی یەکگرتوین لە ئیتارە دەستوری کە خۆتان داتانەوە بۆ ئەم مەرحەلەیە نەیوتوە بۆ ئیلال ئەبەد بۆ ئەم مەرحەلەیە لەگەڵ ئەمەیان. بەڵام کێشەکە لە چیە لەوەیە کە بەڕاستی ئێمە جۆرێک لە ئینحراف جۆرێک لە
دەستبڵاویمان هەبووە لە بەکارهێنانی دەستوری عێراق و زۆر کارمان کردووە کە لەوانەیە عێراق ڕێگەیشی پێنەدابین. ئێستا عەبادی دەیەوێ بە پاڵپشتی ئەمریکا هەرێمی کوردستان بخاتەوە ناو چوارچێوە قانونی و دەستوریەکەی کە پێودرێت دەستوری عێراق نەک لەوە زیاتر پەل بەهاوێ و هەروەها ببێتە مەترسیەکیش بۆ ئایندەی دەسەڵاتی شیعیش لە عێراقا بەوەی بە جۆرێکە ببێت بە یاخود خۆی گرێبدا بەرژەوەندێنە دەوڵەتەکانەوە. هەرێمی کوردستان محاولەی زۆر گەورەی کرد کە بێت ببێت بە بەشێک لە سیاسەتی وزەی جیانی و تووشە ناو سیاسەتەوە. ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان بێنەوە ناو ئەو چوارچێوەی خۆی کە چوارچێوەیەکی دەستوریە وەکو هەرێمێکی فیدراڵی لە چوارچێوەی عێراق تەعامل لەگەڵا بکرێن نەک شتێکی تر. بەڕست دکتۆر هەڵمەت غەریب مامۆستای زانکۆ سپاس کە لەگەڵ مابووی دکتۆر. بەرپرسێکی بواری مرۆیی لە گەرمیان ئەڵێت ئەوەی کە لە خورمات و ڕوویدا ئەنفالێکی بچووک بوو مەبەست لەی پاکتاوی ڕەگەزیە. بێسوون ژاڵی بەرپرسی کاروباری مرۆیی لە ئیدارەی گەرمیان بە ڕووداوی ڕاگەیان. لە دوای ڕووداوەکانی خورمات و نزیکەی 7000 خێزان ئاوارە بوون کە 5160 خێزانیان ئاوارەی ناوچەکانی گەرمیان بوون. نزیکەی 30 بۆ 35,000 کەس لە نێو ماڵ و حاڵی خەڵکدا دابەش بوون. ژاڵی دەڵێت 1400 لەو خێزانانە لە ناحیە نەوجولن، 1000 خێزان لە کەفرین و 294 خێزان لە سەرقەڵان. 55 خێزانیشیان تاوەکو ئێستا بێ شوێنن. لا ناحیەی کۆکزیش 88 خێزان و هەروەها 25 خێزان لە جەلەولاو لە کەلار 765 خێزان لە کەمپی تازەدێ 140 و لە ناحیەی ڕزگاریش 1400 خێزان. بێستون ژاڵی دەشڵێت ئەوەی ڕۆدان فالێکی بچووکە و لە تەواوی مێژووی خورمات و ڕووداوی هاوشێوە نەبوو هەرگیز ئەم پاکتاوە ڕەگەزی ڕووی نەداوە. حەسەن پلایس یەکێک لە بەرپرسانی بزوتنەوەی ئەنساڕوڵای سەر بە حەشدی شعبی هەڕەشە لە تورکیا دەکات و دەڵێ دەگەر لە عێراق نەکشێنەوە هێرش دەکەینە سەر سەربازە تورکەکان. حەسەن پلایس لە گرتەیەکی ڤیدیۆی ڕۆکاتە سەر کۆماری تورکیا و دەڵێ دەگەر هێزەکانت لە عێراق نەکشێنیتەوە دوایی گلەی لەسەر خۆت. پلایس پێشتر لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکوک لە گرتەیەکی ڤیدیۆیی کە ڕوودا و بڵاوی کردەوە هەڕەشەی لە کورد دەکرد و لە پشتیەوە وێنەی خومینی و عەلی خامنەی دانابوو. دواتر سەرۆکوەزیرانی عێراق لە سەرم ڤیدیۆ ڕوونکردنەوەیدا و وتی کە ڤیدیۆکە ساختەیە. لە دوایم قسەی عەبادیش حەسەن پلایس ڤیدیۆکەی لای خۆی سڕیەوە. باسمي وباسم العراقيين جميعا وخصوصا أبطال الحشد الشعبي المقدس أوجه هذه الرسالة إلى أردوغان رئيس تركيا. بناوی خۆم و هەمووی عێراقیەکان بە تایبەتیش هێزی حەشدی شعبی پیرۆز ئەم نامەیە بۆ سەرۆکی تورکیا دەنێرم. دەبێت زۆر بە پەلا هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە. دووبارەی دەکەمەوە بۆ ئەردۆغان دەبێت هەرچی زووە هێزەکانت لە نێوخاچی عێراق بکشێنیتەوە. سوێن بەخوا وەڵامەکە زۆر سەخت دەبێت بۆیەوە بۆی هەرچی تۆیە کە هێزەکانت لە خاچی پیرۆزی عێراق بکشێنیتەوە. سوێن دەخۆم بەخوا گورزێکی کوشندە لەلایەن هێزە عێراقیەکانەوە لە هێزەکەت دەدرێت بە تایبەتیش لایەن هێزەکانی حەشدی شعبی پیرۆز بۆیە گلەیت لەسەر خۆت دەبێت هێزەکانت بکشێنیتەوە. براتان شارەزای پوچەڵکردنەوەی تەقەمەنی حەسەن پلایس لا نووسینگەی سەربازی بزوتنەوەی ئەنساڕوڵڵاه. أخوكم المجاهد خبير المتفجرات حسن بلايس المكتب العسكري لحركة أنصار الله الأوفياء. السلام عليكم ورحمة الله وبركاته. هەندێک لە فەرماندا سەربازیەکانی یەکێتی دژایەتی خۆیان بۆ بەدەستەوەدانی کەرکوک و ناوچەکانی دیکەی کوردستان بە حەشدی شعبی ڕاگەیاند و دەڵێن فێڵیان لێکراوە چونکە پێیان وتراوە هێزێکی هاوپەیمانان بە هاوئاهەنگی پێشمەرگە و سوپای عێراق دێنە بنکەی سەربازی کەیوان. سەرکردەیەکی یەکێتی دەڵێت بە چ پێوەرێکەوە قبول بکەم کە هێرش بکرێتە سەر میلەتەکەم و ئەو ناوچانە داگیر بکرێن. حامید حاجی غالی ئەندامی سەرکردایەتی یەکێتی دەڵێت بە تەلەفۆن قسەم لەگەڵ کراوە لە تەلەفۆنەکە کە پرس بە من کرا. نەباسی حەشدی شعبی کرا و نەباسی کورد کرا، نەباسی پێشمەرگە و نەباسی ئەنفالکردنی خورمات و لەبارەی هەڵوێستی سەرکردەکانی دیکەی یەکێتی و پرسپێکردنیان بۆ هاتنی حەشدی شعبی بۆ سنووری کەرکوک. حامید حاجی غالی دەڵێت هاوڕێکانم بە هەمان شێوەی من پرسیاریان پێکراوە. پرسیارم لە مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی و عەدنانی حەمەیمی ناو هەروەها ئەوانیش پێیان وتوم کە ئەوەی بە تۆ وتراوە هەمان شتیش بە ئێمە وتراوە. بە تەلەفۆن پیان وتم وتیان بەرنامەیەک هەیە کە ئێمە لەگەڵ عێراق تەنسیقێ بکەین بۆ ئەوەی لێژنەیەکی تەحالوف بێتەک مەعسکەر کەیوان لەگەڵ کووردا لەگەڵ عێراقا تەنسیقێ بکەین کە
كركوك وناوچە ناکۆکان هیچ شەڕ ناکۆکێک نەبێت تەنها من پرسی ئەوەم پێکراوتیانە ئەمە پێوتوەنە وتومە ئەمە بکرێ زۆرم پێ باشە بۆ پشتیوانیشی دێتە بۆ جگە لەوە هیچ شتێکی تر لەگەڵ من باس نەکراوە ئەویش بە تەلەفۆن باس کراوە نە باسی حەزی شەعبی کراوە نە باسی کورد کراوە نە باسی پێشمەرگە کراوە نە باسی شەڕ کراوە نە باسی ئەنفالی دیسفورماتوو کراوە ئەگەر ئەو شتا من لە 74 تەنزیم و لە 76 پێشمەرگەم یعنی بەچی پێوەریێک ئەوە قبول بکەم کە هجوم کرێ بۆ سەر میلەتەکەم و ئەو ناوچانە ئازاد کراوە داگیر حتی باز بێ نەکراوە جگە لەو باسەی ئەو لجنەی تەحالوفە کە بێتە مەعسکەر کەیوان شەڕ نەبێ وتومە زۆرم پێ باشە پشتیوانێت ڕەفیقانیش مەروانە سوالمە کاک مەحموود کردە هەرواڵێ سوالمە کە عەدنان کردووە هەرواڵێ ئەوەی برادەری من بێ سوالم لێ کردە وتیانە ئەوەی بە تۆ وتراوە هەر ئەوەیش بە ئێمە وتراوە. تەفگەری ئازادی لە ئەمەد کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان لەبارەی هاتنی حەشتی شعبی بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارایی کوردستان ساز کردووە. سەدقی زیلان سەرۆکی تەفگەر قسە ئەکات و هەندێک لە قسەکانی گواسینەوە. ئیران باغدا ئەو دەر و دۆر تورکیەزی تێدا ناخوازن کورد سەرفراز بن خۆ بخۆ خۆ ئیدارە بکن سەر ئاخا خۆ ژیانێکی مەدەنی بژن. ئەڤیا ئالی تورکیەزی غەلەتیەکی مەزنە حکومەتە تورکیا غەلەتیە مەزندایە ئەو غەلەتی چییە؟ تو ئەفغانیستانê پاکیستانê بگرە حتا باغدایê حتا لوبنانê حتا سووریeyê حتا yemenê teslîmî İranî kiriye dewleta İran rejima İran ki gayri İslami hem dibînin gayri insani dibînin ew غەلەتیya tarixiye dîrokiye ji bo Tirkiye غەلەتیya mezin e. Tüccar Kurdistana azad xaseten serok berzanî neyartiya gelê Tirkiye û hikûmeta Tirkiye nekiribû fiilen tiştekî wisa tune ye. Mixabin em vê bersivê ji bo hikûmeta AKP xaseten Erdogan dibêjin ku dibêjin ya berzanî îxaneta me kiriye. Haşa ne berzanî ne gelê Kurdistanê îxaneta kesî nekiriye ew ki îxanetê dane ahd û peymanê wan tune ye raya giştî û der û dor hûn em giş dibînin ew nas dikin. Daxwaza me ew e ku gelê Kurdistanê çi hêz, çi partî, çi şexsiyet dibe, jin dibe, mêr dibe, kal dibe, ciwan dibe. Bibin yek hemberê dagirkeran, hemberê neyaran ew peşmerê qehreman her alî alîkariya wî bikin. Em zî hem fiilî hem qewlî alîkarê peşmergeyê qehremanin. Em her hewayê çi destê me were em bangawaziya gelê xwe zî dikin em zî dibêjin peşmergerê qehreman tu qusûrê wî sucê wî tune ye ew ê ki em siyasî ew ê ki xwedî biryarin Kurdistan îdare dikin bi şeklekî qusureke heye eywane eger hebe eywane asla em gencê xwe xemgîn nekin peşmergeyê qehreman zî demoralize nekin. Bi vê çerçeveyê de em gelê Kurdistanê efkarê umumî gelê dünyayê ew seraser Kurdistana Bakur heta Türkiye Kurdê me ew ki dostê Kurdan dildarê Kurdan em gişan ra heta dewleten hikûmeten gazî dikin ki Kurdistana azad alîkariya wî bikin fırsat nedin Haçtî Şabî ki koalisyonekî terorîstiye sadece yek alî zinine yani koalisyona ew serokê vê koalisyona terorîzî İran'a devleta İran'a rejima İran'a mixabin Türkiye zî vî lîstikê da rola wî pir qirêje Bagda zaten eşkere ev dike em Kurdistana azad ana Gazze duyemîn nav dikin hûn zanin Türkiye'de hinekî ew alema İslamiyê da her gav dibêjin İsrail ambargo daya ser Gazze'yi ki em evya zaten şermezar dikin hûn zanin her gav ana Kurdistana azazî Gazze duyemîne hatta bizzat Erdoğan dibêje ji wera nan û av zî tune hûn birçî bibînin evya sucekî jenosît ye
اویا غیر انسانیه غیر اسلامیه ام رو برو جوان را دبیجن او ام هرن جوان را بیجزی او ام دولت دنیای زی شرمزار دکن امریکا بگه حتی یکیتی اروپا حتی ملت یک بوین او حتی دولت اسلامی کی اسلامیت تشتکی فهم نکریه هون زانن او مشرک مکه پیغمبر علیه الصلاة والسلام او حوالی وی پاقش 3 سال وسا به نان و آب تربیه کرد آنا کرد مسلمان پشمرگه قهرمان اولات ما به وی هوایی یعنی به شکل کی او کرنا مشرک مکه تربیه دکن دخوازن تربیه بکن ام داویده بیجن بیج کردستان بیج آزادی کردستان او بیج قهرمان پشمرگه قهرمان اون گش خیراتن سرچان از من دیگر بود نه خیلی کرد با کرد یعنی دلیشه گرگ مزنی بیشتر دارید نه که گلو پارتی سیاسی تبیین سیاسی نکار پیشن کرده یکی بکو خط به راه خود در ببره باور که ماسیک پارتی و لکسنین با کرد یا نداری بله مدرس بکریه 26 و مهدا چند روشون دا ام جوینه که برفرا بکن پارتی می باکوری پرانیوان او ستقا و شخصیت سیاسی بشتار بن ما دست به دیپلماسی تیکیلیان کریه خباتی کریه فقط ام تجار گنج خو انسان خورا تشتگی غیر مشروع ام توصیه ناکن دژ شدتنا ام برای مشروع آشتیانه ام گرک بمشن او سر آخر کردستان شرق تشتگی دنه و مشروع مدافعه ام پشمرگه قهرمان امالی کاریه ویدکن دعا دکن او تشتگی دنه فقط انسانی ما zarar نده کسی zarar نده خوزی برای آشنانه سیاسی ام پیشنگی و ایشی بکن انشالله هنزی انشالله چاودیری ما بکن بله ئەمە کۆنگرەی ڕۆژنامەوانی تەفگەری ئازادی بوو لە ئامەد لەبارەی ڕەوشی باشووری کوردستانەوە قسەیانە کرد. دانیشتوانی کەرکووک پێشێلکاری وێرشەکانی حەشدی شعبی ڕەتەکەنەوەڵێن هەموو پێگاتەکان بران و قبوڵ ناکەنە ڕەشە لە کەس بکرێت. بە گوێرەی و دیمەنەی کە لە گەڕێکی وەحدەوە دەست ڕوودا و کەوتووە حەشدی شعبی و گروپەکانی سەر بەو هێزە خانووی خەڵکیان داگیر کردەوە لە سەریان نووسیوە بۆتە یەکەی سەرباسی بەڵام کەسێک لە ڤیدیۆکەدا قسە دەکات و دەڵێت ئەم کارانەی کراون ئەوان ڕەتیەکەنەوە. پەیامیش بۆ حەشدی شعبی دەنێرێت و دەڵێت قبوڵ ناکەین هەڕەشە وێرش بکرێتە سەر خەڵک لە کەرکووک. بەناوی خۆم و دانیشتوانی گەڕەکی وەحدەی کەرکووک ئێمەی خەڵکی ئێوگەڕەکە کە لە عەرەب و کورد و تورکمان پێک هاتوین خەڵکی ئەو ناوچەیە یەک گەل و یەک نەتەوە و یەک ماڵین ڕێگا نادەین و ڕازی نابین لایەنێک بێت و هەڕەشە بکاتە سەر خانووی دانیشتوانی ئەو گەڕەکە ئینجا لە ژێر هەر ناونیشانێک بێت وەک ئەوەی لێرە نووسراوە دەستی بەسەردا گیراوە بۆ یەکەیەکی سەربازی ئێمە داعش نین تا بنووسین دەستی بەسەردا گیراوە بۆ دەوڵەتی ئیسلامی ئەوانە خانووی برایانمانن بە هیچ زۆرێک ڕێنادەین و ئەو نووسینەش بۆ فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک و پۆلیس و سەرۆکی ڕێکخراوی بەدر و بۆ شێخی موجاهیدین هادی عامری دەنێرین پێیان دەڵێین ئایا بەوە ڕازین ئەو خانووە کە خانووی دایکی عەزمیەیە ئەوە دایکی منیشە ئێمە بەو کارانە ڕازی نابین سوێند بەخوا ئەگەر ئەو کاتە من لێرە بوومایە ئەوەی ئەو نووسینەی نووسیوە لەسەر ئەو دیوارە دەستیم دەبڕی ئیدانەی ئەو کارانە دەکەین و قبوڵی ناکەین ئێمەی خەڵکی کەرکووک یەک گەلین کەرکووک ئەگەر کورد و عەرەب و تورکمانی تێدا نەبێت ژیانی تێدا نییە بەهاتنی بێگانە بۆ شارەکە ڕازی نابین ڕێگا بەو کارە ترسنۆکانەش نادەین ئەگەر شتێکت هەیە لەگەڵ هەر کەسێک ئەوە دادگا و سکاڵای لەسەر تۆمار بکە مێ بەردەم ماڵی خەڵکی چونکە ئەوە ماڵی خەڵکە بە هیچ زۆرێک ڕازی نابین وەک بەڕێز عەلی سیستانی مەرزەعی باڵای شیعە گوتی کورد و ئێمە یەکین ئێمە یەک گەل و کەس و کاری یەکین بە تایبەتیش وەکو گەڕەکی وەحدە ڕێگا بە هیچ کەسێک نادەین دەستدرێژی بکاتە سەر مڵک و ماڵی خەڵکی ئینجا لە هەر نەتەوەیەک بێت چ کورد چ عەرەب چ تورکمان پێش نیوەڕۆی ئەمڕۆ لە شاری هەولێر ژمارەیەک لە پارێزەرانی لقیە و لێری سەندیکای پارێزەرانی کوردستان بۆ پاڵپشتی لە کۆسرەت ڕەسوڵ جێگیریەکەمی سکرتێری گشتی یەکێتی و جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوە. لا کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەختیار حەیدەری نەقیبی سەندیکای پارێزەران ڕایگەیاند ئەوان پشتگیری لە هەڵوێستەکانی کۆسرەت ڕەسوڵەکەنەوە بڕیاری لە دادگای ڕەسافە بۆ دەستگیرکردنی کۆسرەت ڕەسوڵ دەرکراوە. بڕیارەکانی پێشووی هەمان دادگا لەبارەی سەرۆک و ئەندامانی کۆمسیۆنی باڵا هەڵبژاردن و ڕاپرسی سیاسین و یاسایی نین.
نۆزدە مانگە انجومەنی باڵای دادوەری عێراق بڕیاری دەستگیرکردنی بۆ کۆسەرەت ڕەسوڵ عەلی جێگیریەکەمی سکرتێری گشتیەکێتی دەرکردووە بە تۆمەتی ناوبردنی زاراقەکان بە هێزی داگیرکار لە کەرکووک. مەسعود بارزانی سەرۆکیەرێمی کوردستان لا پەیامێک لەبارەی بڕیاری دەستگیرکردنی کۆسەرەت ڕەسوڵ لەلایەن بەختاوە ڕایگەیاند هیچ کەسێک بۆی نییە کۆسەرەت ڕەسوڵ دەستگیر بکات. بڕیاری دادگای ڕسافە کە بەم دوایە دەرچوو دەرحەق بە تێکۆشەرێک بە سەرکردەیەکی تێکۆشەری ملەتەکەمان کە بەڕێز کاکۆسرەتە جێگری سەرۆکی هەرێمی کوردستان دەرچوو بۆ ئەوەی دەستگیری بکەن. مەلێرەوە جگەرەوەی کە پاڵپشتی و پشگیری لە هەڵوێستەکانی جەنابی کاکۆسرەت دەکەین و پەیامەکەی کاکۆسرەت دەکەین دووبارە و سێوارە دەکەینەوە کەوا کاکۆسرەت زۆر لەوە مەزنتر و گەورەترە کە کەسێک بتوانی دەستگیری بکە و ئەو بڕیارەی کە دەرچووە لە دادگای ڕسافە و هەفتەک پێشێستر 10 ڕۆژ پێشێستاش بڕیارێکی تر دەرچوو لە هەمان دادگا دەرحەق بە کۆمسیۆنی باڵای سەرۆک و ئەندامانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بە هەمان ئاراستە بوو. ئاراستەکان سیاسین، ئاراستەی یاسایی نین. کۆنسڵخانەی ئێران لە هەولێر داگررتنی ئاڵای ئێرانی لەلایەن کۆمەڵی خۆپشاندەرەوە سەرکۆنە کردومەی وەک دەستدرێژێک بۆ سەر و ناوەندا دیبلۆماسیە لە قەڵەمدا. کۆنسڵخانەی ئێران ڕایگەیاندووە پاراستن و پارێزگاری لە نوێنەرایەتە دیبلۆماتیەکان ئەرکی بەرپرسانی حکوومەتی هەرێمە. ڕۆژێنی کۆمەڵی خۆپشاندەر بە نیشانەی نەڕزایەتی لە ڕۆڵی ئێران لە هێرشەکانی حەشدی شعبی بۆ باشووری کوردستان چوونە بەردەم کۆنسڵخانەی ئێران و ئاڵای کۆماری ئیسلامیان هێنایە خوارەوە. کۆنسڵخانەی ئێران دەڵێن ئەم کەسانە بە مەبەستی سیاسی هێرشیان کردووە. وەزارەتی دەرەوەی عێراقیش لا بەیاننامەیەکی وێڕای ئیدانەکردنی داگررتنی ئاڵای ئێران ئەمەی وەک سوکایەتێک بۆ وڵاتانی دۆست و دراوسێ و هەڕەشە بۆ فەرمانبەرەکانی لە قەڵەمدا. جێگری سکرتێری گشتی حەزبی دیموکراتی کوردستان لەبارەی هێرشی حەشدی شعبی و سوپای پاسداران بۆ ناوچە کوردستانیەکانی باشووری کوردستان دەڵێت لەگەڵ هەموو هێزەکانی باشووری کوردستان بەبێ جیاوازی هاوچارە نووسین و لا پەیوەندی داین بۆ بەدەستهێنانی پاڵپشتی نێودەوڵەتی. ئاسۆ حەسەن زادە بە ڕووداوی ڕاگەیان بە پاڵپشتی ئێران لە حەشدی شعبی و سوپای عێراق ئەگەریەوەیە هەم بۆ تێکدانی ناوماڵی کورد و هەم ئەو شوێنەی کە ئێمەی لێن لە زۆر ڕۆوە استراتیژیە و کێڵگەی نەوتیە و ئێران چاوی لەسەر ئێمەشە. دەربارەی ئەگەری هێرش بۆ سەر بارەگاکانیان حەسەن زادە دەڵێت کۆماری ئیسلامی ئێران بەردەوام مەترسی لەسەر ئێمە هەیە و ڕەنگە بێوێ گورس لە ئێمەش بۆشێنێ. حەسەن زادە دەربارەی بوونی پەیوەندی لە نێوان حیزبەکانی ڕۆژهەڵات و ڕوبەڕوونەوەی هەر مەترسیە گوتی هەماهەنگی پێویست بۆ ڕوبەڕوونەوەی هەر هەڕەشێک لە نێوان دیموکراتەکان و هێزە سیاسیەکان هەیە. نابێت ڕێگە بدەین ڕووداوەکانی ڕابردوو دووبارە ببنەوە و ڕێگە لە مانوڕەکانی ئێران بگرین. ئەویش بەواکرێت کە ناوماڵی کورد یەک بخرێتەوە. کۆمەڵێک لە چالاکوانانی سڤیل ڕۆژنامەوانانی ڕۆژهەڵاتی کوردستان داواکەن شەڕ و توندوتیژی لە باشووری کوردستان کۆتاییان پێبێت. لە ڕاگەیەندراوێکدا 70 چالاکوانی مەدەنی و سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان شەڕ هیچ ئەنجامێکی نییە جگە لە ماڵوێرانی. ئێستا کە حەشدی شعبی هێرشی کردوتە سەر کوردستان دەبێت ئەوەی دروستبوونی شەڕ و پەرەسەندنی بۆ هەموو ناوچەکان. چالاکوانانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵێن بۆ فراوان نەبوونی شەڕ پێویستە گوێ لە فتوای مەرجەعی شیعەکان بگیرێت کە شەڕی دژی کورد بە حرام لە قەڵەمدا و پێویستە ڕێز لە مافی گەلی کورد لە چوارچێوەی مافە نێودەوڵەتیەکان و دەستوری عێراق بگیرێت. لە کۆتایی ڕاگەیەندراوەکە وێڕای سەرکۆنەکردنی توندوتیژەکانی کەرکووک داواکەن هێرش بۆ سەر کورد و خوشکوبرایانی تورکمان و هەروەها عەرەبی و ناوچانە ڕاب بگیرێت. داوای کشانەوەی سوپای عێراقیش دەکەن بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. فۆڕی میدیای ڕوودا و پرسیاری لە دانیشتوانی ئیستانبول کردووە لەبارەی هێرشی حەشدی شعبی بۆ سەر کەرکووک و ناوچەکانی دیکە. ئەوانەی کە بڕوودا و قسە دەکەن بۆ چوونی جیاوازیان هەیە بەشێکیان دەڵێن دەبێت تورکیا پاڵپشتی کورد بکات لە هەرێمی کوردستان و بەشێکی دیکەش دەڵێن تورکیا پێویستە تورکمانەکانی کەرکووک بپارێزێت. ئەگەر پشگیری کورد بکات تورکیا قازانج دەکات. تورکیا وەبەرهێنانێکی زۆری لەوێ کردووە. بێگومان دەبێت پشگیری لە کورد بکرێت. ئەگەر سوودی بۆی هەبێت دەبێت تورکیا پشگیری لە کورد بکات. بە بۆچوونی من با پشگیری لە هیچ کامێکیان نەکات. ئێمە کاری خۆمان کردووە.
دەبێت پشگیری لە تورکمانەکانیش بکرێت و کوردیش لە خۆمان نزیک بکەینەوە. بەرژەوەندی تورکیا لەگەڵ کام لایەک بێت با پشگیری لەو لایەنە بکات. ئەگەر ئەو لایەنە کورد بێ دەبێت پشگیری لە کورد بکات. کورد دەیانەوێت دەوڵەتی خۆیان هەبێت. ئەگەر وا بێت کورد لێرەژ ئەو داواکاریان دەبێت. لەبەرەوە دەبێت تورکیا پشگیری لە حەشتی شعبی بکات. تورکیا ئێستاش پشتگیری لە کورد دەکات. بە بۆچووری من دەبێت ئەو پەیوەندیە بەردەوام بێت. شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی عێراق پێگەکانی داعشیان لەسەر سنووری نێوان سووریا و عێراق لە ڕۆژاوای وڵاتەکە بردومان کردووە. بەهۆیەوە 25 چەکداری داعش کوژراون. شانەی ڕاگەیانی جەنگی سەر بە ئۆپەراسیۆنە بەشەکان لە ڕاگەیانداوێک داڵێت. فڕۆکە جەنگیەکان لە چۆرچێوەی چاودێریان بۆ سنوور و سوڕانەوە بەناوچە سنووریەکان دوو سەربازگەی داعشیان دۆزیوەتەوە. هەردوو سەربازگەکە لە ناوبراون و هەموو چەکدارەکانی کە لە ناویدا بوون کوژراون. هاوکات 13 ئۆتۆمبیل تەقێنراونەتەوە لە نێویاندا بەرهەڵگرێکی پڕ لە چەک و تەقەمەنی. چەند ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەتیان کردەوە کە ئەوان لەگەڵ کشانەوەی هێزی پێشمەرگە بوو بن لە کەرکووک و دەڵێن کە ئەوان لەگەڵ ئەنفالی خورماتووە و ناوچانە نەبوون و بە جۆرێکی دیکە تێگەێنراون. لەسەر مژارە گفتوگۆکەین بەڕێز محەممەد حەمەسعید ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە بێت لە هەڵەبجەوە. کاک محەممەد ئەم کاتت باش ئەو ڕێکەوتنامەی کە باس لەوە ئەکرێت کە 38 ئەندامی یەکێتی واژەیان لەسەر کردووە ئێوە تا چەند لە یاگەدار بوون؟ بڵێ سوپاس بۆ تۆ کاک پێشەوە سڵاوت لێبێت. من لێرەوە ئەو قسانت کە دەیکەم وەڵامەکەی جەنابێت حەزەکەم سەرکردایەتی یەکێتی گوێی لێبێت و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی ژەروەها من وەکو خۆم ساڵی 1970 بوومەتە پێشمەرگەیەکی گیانفیدای ئەم کوردستانە بووم و کە خەبات و تێکۆشانم کردووە. ئەوە تا 26 ساڵ حکوومەتی خۆماڵی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتداریە کات. من حەزەکەم ئێوە تحقیق بکەن لە کاک نەچیر و کاک قوبادیش لە وەزارەتەکانیش بپرسن بزانن ئایا من ناوم لە ناو ئەو حکوومەتەدا هەیە. خانەنشینی پێشمەرگەش کاک پێشەوە کە حەقی شەرعی ماڵ و مناڵی خۆمە نەم کردووە. کەوابوو من خۆم لەوە زۆر بە گەورەتر دەزانم کە بە قسەی ئەم و ئەو یا بە قسەی ئەملا و ئەولا لە خۆمەوە ئیمزا بکەم یاخود بەڵێن بدەم یاخود بۆ هەندێک دەستکەوت یا بۆ بەرژەوەندی بۆ نەوت بۆ کۆمپانیا بۆ ئەو شتانە. لە ڕاستیان من خۆم بە کەسێکی شۆڕژگەر و تێکۆشەر دەزانم و بخۆم لە ناو کورد و کوردستان و لە ناو پارتە سیاسیەکانیشدا تەحداکەم خۆم بە کەسێکی پاک دەزانم. لەبەر ئەوە من ئامادە نابم بە قسەی هیچ کەس و بە قسەی هیچ لایەک هیچ شتێک بکەم یا هیچ هەنگاوێک بنەم یا هیچ بڕیارێک بدەم یا هیچ ئیمزایەک بدەم ئەگەر حیزبەکەم من کابرایەکی حیزبیم و کەسێکی حیزبیم بەبێ ئاگاداری حیزبەکە هیچ هەنگاوێک بنێم. من بەڵێ سەبارەت بەوەی کە گوایە وتراوە ئیمزا کۆکراوەتەوە بۆ ئەوەی کە ئەو وەزع ڕوویداوە لە سەدا 38 یا لە 50 کەس 38 کەسی سەرکردایەتی یەکێتی ئیمزایان کردووە. بەش بە حاڵی خۆم من دوو کەس پەیوەندیان پێوە کردم لەو بارەوە. پەیوەندیان پێوە کردم بە تەلەفۆنی پێیان وتم شتێکی وا هەیە قەرارە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوپەیمانان ژوورێکی ئەمەلیات بێن نەکەیوان و یەکێک لە لێواکانی جەنابی مامام جەلالیش بێت. ئەو دوو کەس ئەندامی سەرکردایەتی بوون کاک محەممەد ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردی؟ بەڵێ ئەوانە ئەندامی سەرکردایەتی بوون ڕەفیقی خۆم بوون و ئێستا گوێشیان لە منە من قسەم لەگەڵا کردن پێم وتنەوە شتێکی خراپە شتیوان نەکەن ئەگەر شتێکی وا هەیە لەو بارەوە قەرارێک و بڕیارێکی لەبارەوە بدەین با مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبێتەوە ئەو کاتە لەوێ قسە و مناقەشە و گفتوگۆی لەسەر دەکەی. بەڵێ باشە بۆچی ئەو کۆبوونەوەیە نەکرا؟ من پرسیارم کرد بۆچی کۆبوونەوە نەکراوە وتیان فریای کۆبوونەوە نەکەوتوین لەبەرەوە گەڕاوین بەسەر برادەرەکاندا بۆەوەی پرسوڕایان وەرگین. ئەو پرۆژەیەکی حازری کرد بوو کاک محەممەد؟
من ئاگام لێ نییە پرۆژەکە کێ حازری کردووە ئەو کەسانێک جێبەجێکەری پرۆژەکە بوون یا حازرکەری پرۆژەکە بوون قسە و پەیوەندیان لەگەڵ من نەکردووە من دوو لە ئەندامانی سەرکردایەتی برادری خۆم پەیوەندیان پێوە کردوم کە وا وەڵاممدانەوە بەو شێوەیە بۆ جەنابتم باس کرد لە ڕاستیدا کاک پێشەوە مەوزوعەکە کۆکردنەوەی چەند ئیمزایەک و ئەوانە نییە کوردستان کێشەی هەیە گرفت هەیە ئەم کێشە و گرفتانە پێویستەکە حیزبە سیاسیەکان کۆبنەوە بە سادقانە قسە لەبارەی کێشەکانەوە بکەن ئەلەم کات و سەردەمەدا یەکڕیزی میلەتەکەمان لە هەموو باشە کاک محەممەد ینی ئەو دوو کەسەی کە پەیوەندیان پێوە کردی بەر لە کۆبوونەوەی دوکانم پەیوەندیان کردیان دوای کۆبوونەوەکە بوو ئەمە بەر لە کۆبوونەوەی دوکان ینی بەر لە کۆبوونەوەی دوکان پەیوەندیان بە تۆوە کردەوە ئێستا کاتی ئەوە نییە ئێمە ینی ئەمە تەنها بۆ ڕوونکردنەوەی ڕووداوەکانم پرسیارانە ینی کاک محەممەد وتت کە دوای کۆبوونەوەکەی دوکان بۆ یانی ئەو پەیوەندیە نا پێش کۆبوونەوەکەی دوکان بەڵێ بە چەند ڕۆژ بەر لە کۆبوونەوەکەی دوکان پەیوەندی بەیەوە کرا ڕۆژێک دوو ڕۆژ بەر لە کۆبوونەوەکەی دوکان بوو ئەوەی من بەبیرم بێت کاک پێشەوە من حەزەکەم شتێک بڵێم بەڵێ فەرموو ئێستا ڕەنگە کاتیەوە نەبێ ئێمە ڕەنگە کاتیەوە نەبێ ئێمە کەسمان کەسی ترمان تاوانبار بکەین ئێمە کاتی ئەوەیە ئێستا ملەتەکەمان یەکڕیز بێن ینی ملەتەکەمان بەڵێ کاک محەممەد ینی دوور لە تاوانبارکردنەوە شتانە با لێی گەڕێن کەرکووکیەکان بکات تەکبیر لە حاڵی ئەوانەی بەڵێ ئەو دوو کەسەی کە پەیوەندیان کرد ینی بە ئێوەیان وت کە ئەم پرۆژە چی تێدایە ناوەڕۆکەکەی چییە ئەوانە نەخێر من ئاگام نییە ناوەڕۆکی چێتەنا بە تەلەفۆنی پێیان وتم کە بۆ ئەوەی قەرارگایەکی مرکزی نوێنەری هەرێمی کوردستان و نوێنەری هاوپەیمانان و نوێنەری عێراق بێت لە کەیواندا بنرێت و سکرتاریەت یەکێک لە لێواکانی سکرتاریەتی جەنابی مامجەلال بێتە ئەوێ باشە کاک محەممەد هەڵوێستی جەنابەت چیە لەبارەی بەیاننامەی بەڕێزان مەلا بەختیار و کۆسەرد ڕەسوول لە دوایم ڕووداوانە من سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان نامەوێت کەسیان تاوانبار بکەم و کەسیان خەتابار بکەم و کەسێکیشیان دەرباس بکەم بە تێغڕا هەمویان خەتابارن لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مامجەلال ئێمە چەند ساڵە هاوار دەکەین ئێمە لە کۆبوونەوەکانە قسە دەکەین کۆبوونەوەکانی کۆمیتەی سەرکردایەتی مەکتەبی سیاسی ئەوە نەبووە خەڵک وا بزانێ ئێمە کۆمەڵی خەڵک وەک کۆی لە چوین دانیشتوونەوەوانە ئێمە دەنگمان هەبووە قسەمان هەبووە بەڵام بە قسەمان نەکراوە ئەوەیان شتێکی ترە ئێمە لەسەر ئەو وەزعی کە ئێستا ڕوویداوە پێشتر قسە کراوە لە کۆبوونەوەکانی باسی ئەومان کردووە کە حکوومەتی هەرێمە بێ لایەنەکان هەموو یەکدەنگ بن کۆبوونەوە دەکەن هەموو یەکدەنگ بن ڕێک دەکەون هەموو یەکدەنگ بن شەڕ دەکەن هەموو یەکدەنگ بن کاک پێشەوە هەموو کەسێک دەیزانی لە دوای ڕێفراندۆم چی دەبێت بەڵام بەداخەوە ئێستا کەس خۆی ناکا بە ساحیبی وەزعەکە سەرکەوتن ساحیبی زۆرە بەڵام شکاندن کەس خۆی ناکا بە ساحیبی ئەمە بەهۆی ڕێفراندۆمەوە ئاوا بەسەرم گەل و میلەتە داهاتووە ڕێفراندۆم شتێکی مەبدەئیشە ئێمە قەت لێ پەشیمان نین سەبارەت بە من ئێستاش پێن بڵێن ڕێفراندۆمە دەنگ بە بەڵێ دەدەم ئەوە شتێکی مەبدەئەکە ئێمە قەت لێ پەشیمان نین بەڵام ئایا ئەو پێویستیانەی کە بۆ ڕێفراندۆم دەبوایە جێبەجێ بکرایە و ئامادە بکرایە کرابوو نەکرابوو بەڵام کاک محەممەد پێ دوایە کە ڕێفراندۆم پەلەی لێکراوە سەرکردایەتی پارتیش و لایەنەکانی تریشەوە تەکبیری ئەم وەزع و ئەم بارودۆخەی ئێستا بکەن ئێستا کاتی ئەوە نییە یەکتر تاوانبار بکەین و یەکێکمان بمانە لە پێ دوایە کە ئەو گشت پرسیە پەلەی لێکرا کاک محەممەد بەڵێ گشتپرسی پەلەی لێکرا باشە ینی گشتپرسی ئەو نامەیە کە بۆ کاک مەسعود بەرزانی هاتبوو باشە کاک محەممەد دەگەڕێمە وڵات دێمە وڵات کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەیە لە نێوان پارتی و یەکێتی و چەند حزبێک دێمە وڵای بەڕێزت بمێنەوە یەکریزی و پتەوکردنی پێگەی هەرێمی کوردستان و شام بدەنە بەر ئەو بارودۆخەی کە هاتوتە بەرێ و هەمومان بە هەست بە مەسئولیەتەوە لەم بابەتە بڕوانی و بە هەست بە مەسئولیەتەوە هەنگاو بنین و ئەوەی کە ضروریە لەم ئانوسەتەدا و لەم قۆناغەدا چیە بیکەین بۆ ئەوی کە هاوکار بین کە زووتر چارەسەری کێشەکانی کە لە دەوروبەرمان هەیە و کێشەکانی کە لە کوردستان هەیە بەڵە بەڕێزانەمە کۆنگری ڕۆژنامەوانی پارتی یەکێتی و لایەنەکانی دیکە بوو کە کۆبوونەتەوە لە شاری هەولێر بەڵام وێنەکە نەما
جارێکی دیکە ئەچینەوە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە. وێنەیەم کۆنگرە ڕۆژنامانیە باشی ناگاتە ئێمە دەچمەوە لای بەڕێز محەممەد حەمە سەعید ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک محەممەد ینی پێمەڵێن کە کۆنگرەکە هەوڵەدەن کە وێنەکەی باش بێت ئەگەر وێنێ و کۆنگرەیە باش بێت کۆنگرە ڕۆژنامەوانیەکە دەچینەوەی گینا کاک محەممەد حەمە سەعید لەگەڵمانە لە شاری هەڵەبجەوە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیارەکەین لەبارەی چەند بابەتێک کاتێک کە وێنەکە گەڕایەوە دەچینەوە پرس کۆنفرانسەکە چاوەڕێکین ئەو وێنەیە بگەڕێتەوە بۆ ئێمە ئەمڕۆ پارتی و یەکێتی و یەکگرتو و هەروە چەند لایەنێکی دیکە کۆبوونەتەوە بۆی کە چۆن هەماهەنگێک دروست بکرێت چۆن هەموو پێکەوە هاو ئاهەنگ بن بۆ ئەم دۆخە تێپەڕێ. لە ئەو کۆبوونەوەی کە ئێستا هەمانە تاکید لەسەر ئەوە کردمانەوە کە ئێمە لایەنە سیاسەکانی کوردستانی بە کورد و پێکهاتەکانی لە کەلدۆ ئاشووری و لە تورکمان پێکەوە ئیشکردنمان پێکەوە کارکردمان لە چوارچەوەی پرۆژەیەکی نیشتیمانیە لە چوارچەوەی پرۆژەیەکە کە بۆ گەیاندنی خەڵکی کوردستانە بە قۆناغێک و بە کەناری ئارام لە ماوەی دیواییدا لە بەتایبەتی لە پاش ڕفرەندۆم هەندێک کێشە و سەریێشە دروست بوو بە کە ئەو بڕیارەی حکوومەتی عێراق هاتنی بۆ ناوچەکانی تر قسە و قسەڵۆیکی زۆری لێکەوتەوە. ئەو قسە و قسەڵۆکانەی کە لێی کەوتەوە قابلی لێکۆڵینەوەی قابلی لێوتبوونەوەیە بەڵام پێکەوە کارکردن بۆ بربەرەکانی لە بەرەنگاربوونەوەی ناحەزەکانمان لە هەموو هەولێکیان بۆ نکوریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پێویستە ئێمە پێکۆ و زیاتریش لەوە تاکیدمان لەسەر ئەوە کردەوە کە چۆن پێشمەرگە لە جەبهەکانی شەڕ سەرکەوتوو بوو و چۆن کورتوانی ئیدارەی گۆڕانکاریەکان بکات تا ئێستا ئاواش دەبی بێکەوە ئیدارەی دوای هاتنی ئەم ئەو کۆمەکەی یا ئەو هاوپەیمان تێنامقەدەسەی نێوان وڵاتانی مانتیقە بکەین کە هەمویان بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی خەڵکی کوردستان و دزینەوەی دەستکەوتەکانی کە خەڵکی کوردستان بە خەبات و خوێن بەدەستی هێناوە. زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئێمە لە ناو لایەنە سیاسیەکان ڕەنگە لەو فترە ناکۆچیەکانمان گەیشتۆتە ڕادەیەک کە مەجالی پێکەوە ئیشکردن نەمینی بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانی. ئەمە دروست نییە چونکە خەباتی نیشتیمانی و نەتەوەیی ضرورەتی نیشتیمانی و نەتەوەیی ئێمەی کۆ کردوتەوە بۆیە تا ئەو ضرورەتە بمینێ ئێمە بەیەکەوەی و هەتا تەواوی ئامانجەکانی خەڵکی کوردستان پێی دەگەین ئێمە بەیەکەوە دەبین و هیوادارین کە خەڵکی کوردستانیش دڵنیا بێ لەوەی کە ئەو تەخویلەی دراوە بە سەرکردایەتی سیاسی بۆ گەیشتن بە ئامانجەکانی کۆتایی خەڵکی کوردستان بە ئەمانەتەوە دیفاعی لێ دەکەین بە پێی ئەو ظروف و زەمانەی کە تێیدا دەژین. زۆر سپاس. زۆر سپاس بە هەموو لایەک دیارە کۆبوونەوەکەی ئەمڕۆمان کۆبوونەوەیەکی بەرپرسیارانە بوو. هیوادارین هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کەەوە ئەمڕۆ جەختمان لێکردەوە بەردەوام دەبین لەسەر یەکریزی ناوماڵی کورد بۆ بە یەکریزی ئەتوانین ئەو خواستە و ئەو خەونانی گەلی کوردستان هەیە لە بەردەوام بەدیبێنین و ئەرکو بەرپرسیاری ئەو لایەنانە لێرە و کۆتایی پێ نایە بەڵکو بە گفتوگۆکردن بەردەوام دەبین لەگەڵ ئەو لایەنانی دیکەش بە پێویستی دەزانین تاکید لەوە بکەینەوە ئەمڕۆ هەموو لە کۆدەنگ بووین لەسەرەوەی کەەوە سەرڕای یەکریزیمان تاکیدکردنەوە لەسەر مؤسساتی شەرعی و یەکریزی ناوماڵی کوردستانی و زایدنەوەی کە ئێمە لە کوردستاندا ئەو پرۆسەی میلەت سازیە بەردەوامە و بەردەوام دەبێتن و لە 2000دا مؤسساتی شەرعی ئامادەیە بە حیوار لەگەڵ بەغدا و لەگەڵ هەموو کۆمەڵگەی نێودوڵەتی لە تەواصل دابین و هیچ لایەنێک لە هەموو کاتەکاندا ئێمە لایەنە سیاسیەکان حیوارمان ڕەت نەکردیتەوە بەر لە ڕیفراندۆم لە کاتی ڕیفراندۆم و لە دوای ڕیفراندۆم و ئێستەیش و ئاخر ڕێگەش دەوێت بە حیوار گفتوگۆکانمان کێشەکانمان بە گفتوگۆ چارەسەر بکەین. تاکید لەوە دەکەینەوە خەڵکی کوردستان لە هیچ لایەنێکی سیاسی قبول ناکە
باز لە دووبەرەکی بکەوە بە یەک ریزیمان دەتوانین ئەو خواسانی کەەوە هەمانە بەدی بێنین تاکیل لە یەک ئیداری دەکەینەوە تاکیل لە مؤسساتی شەرعی دەکەینەوە و ئەو مؤسساتە شەرعیانە دەتوانن خەباتەکانی گەلی کوردستان لە ئێستا و لە ئایندە بەدی بێنن. زۆر سپاس بۆ مولای. بەڕای ئێمە بەڕاستی ئەمڕۆ ئەم دانیشتنە ئەنجامێکی زۆر باشی هەبوو و هەمومان هەموو ئەحزابە سیاسیەکان هەموو پێکهاتەکانی کوردستان تاکیدمان لەسەر ئەوە کرد کە بێت دەبێ یەکەتی خەڵکی کوردستان بپارێزرێ یەکێتی ئەحزابە سیاسیەکان بپارێزرێ بۆ پاراستنی مافەکانی خەڵکی کوردستان ئەوەی پێش ڕفراندۆم و ئەوەی پاش ڕفراندۆمش بوو تاکیدمان لەسەر ئەوە کرد ئیدارەی کوردستان دەبێ یەک ئیدارە بێ هەمومان ئەو مافە نەتەوەیە کە مافی خەڵکی کوردستانە بپارێزین و دەرفەت نەدەینا خەڵکێکی تر یا دژمنانی کوردستان بۆ ئەوەی دووبەرێکی بخەنە ناو خەڵکی کوردستان چونکە بەڕاستی ئەوە دەبێتە موامەرێکی زۆر گەورە لەسەر ئێمە دەبێ ئاگاداری ئەوە بین و ئێمە وەکو کەلدان وەکو سریان وەکو ئاشووری لە کوردستان وەکو ئەرمەن لە کوردستان کە ئەم چوار ناوە هەمویان لە ڕووی دیانەتەوە مەسیحین وەکو کورد کە ئیسلام بێ لە هەر سەر دینێک بێ ئێمە بنسبەت ئێمەوە ئەوە دەبێ بپارێزین وەکو خەڵکی کوردستان نەوەکو ئاینەکان نەوەکو نەتەوە جیاکان لەبەر ئەوە ئێستش لەوانەیە بەیاننامەیەک دەربچێ بۆ ئەم شتا و ئێمە تەئیدی هەموو ئەو بریارانەی کە دەردەچن لەم کۆمبینات تەئیدمان کردن و باسی ئەوەمان کرد کە بە تەئکیدی دەبێ ئێمە مافی خەڵکی کوردستان بپارێزین و مەجالس بدەینە ئەو خەڵکێک کە دەیەوێ حیوار لەگەر ئێمەکە بە شێوەیەکی ئاشتی نەک بە چەک و بە تۆپ و تەیارە چونکە ئێمە لە ماوەیەکی درێژ چەندەها ساڵ تووشی ئەو کارەساتە بووین و نامانەوێت جارێکی تر خەڵکی خۆمان تووشی ئەو کارەساتە بین بەڵام سەرەڕای ئەوەش ئێمە هەر بە هەر ئسلوبێک بێ ئێمە مافەکانی خۆمان لە کوردستان دەبێت وەکو کورد وەکو هەموو پێکاتەکانی تر وەکو ئەحزابە سیاسیەکان مافی ئەم خەڵکە دەبێت بپارێزین و زۆر سپاس. بەناوی خوای گەورە ئەمڕۆ لە کۆبوونەوەی حەزبولایەنە سیاسی کوردستانیەکان ئێمە شۆک و پێکهاتێک تورکمان هەموو حەزبولایەنە سیاسیەکان لەم کۆبوونەوە بەشدار بوون و هەمومان هاوڕا بووین و ئەمڕۆ دووشتی زۆر گرنگ لێرە تحقیقرا یەکەمیان ئەو تابلۆیە ئیشارەت نیشاندرا کە هەتا ئێستا هەموو حزبە سیاسیە کوردستانیەکان بە یەکێتی و پارتیەوە بە پێکهاتە نەتەوەییەکانیوە تورکمان کردان سریان ئاشور و ئەرمەن توانیتمان ئەم پێگەیە سیاسیە و ئەو سیستەمە سیاسیەی هەرێمی کوردستان بپارێزین سەرڕای ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردە لەو ڕۆژانە ڕوویدا و ئیشارەتێک بوو بۆ هەموو ئەو لانەنێ دەرەوەی هەرێمی کوردستان کە ئێمە هەتا ئێستا یەک ڕێژی خۆمان پاراستووە چۆن ئێمە لە قۆناغی پێش ئەنجامدانی ڕفراندۆم هەمومان لە یەک سەنگەردا بووین ئێستاش وەکو حزبولایەنە سیاسی تورکمانیەکان لەگەر کورد لە یەک سەنگەرداین و ئەو دۆخەی ئێستا چۆن بخوازیت حزبە سیاسی کوردستانیەکان سەرکردایەتی سیاسی کوردستان بەم شێوازە سیاسەتی خۆیدا دەڕێژێت لە هەموو قۆناغەکان ئێمە بەیەکەوە دانیشتین ئێستا ئەمری واقعی ئێستا و دۆخی سیاسی ئێستا چۆن بخوازیت بۆ بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان و بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان ئێمە وەکو حزبە کوردستانیەکان و پێک هاتە نەتەوەییەکان بەیەکەوە دەبین و هەوڵش دەدەین ئەم کێشانە چارەسەر بکرێت و لە سوارچێوەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان هەوڵ دەدەین پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ئاسایی بکەینەوە دانوستاندن بەردەوام بیتون و تاکید بکەین لەسەر دامەزراوە شەرعیەکان وەکو پەرلەمان و حکوومەت بەڵام لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان سوپاسان دەکەین. کاک محمود کەی پەرلەمانی کوردستان بۆ بێتەوە بۆ ئەوەی ماوەی کارکردنی خۆی درێژ بکاتەوە کاک سادین پرسیارێک بۆ جەنابەت ینی عەبادی کۆمەڵێک مەرجی ڕاگەیاندووە بۆ گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان کە وا پێچێ مەرجەکان قورس بن ئێوە وەڵامی ئێوە چیە وەڵامی کوچە بۆ مەرجانە کاک محمود پرسیارێکمە جەناب دێ تا ئێستا چەند تورکمان و مەسیحی لەو کەرکووک مسلمات و ئاوارە بوون هیچ ئامارێکی ڕەسمی هەیە
لە ڕاستە ئێمە بابەتی پەرلەمان بۆ کۆبوونەوە بۆ ئەرکەکانی خۆی وەکو پێویست ڕاپەڕێنێت اختیاری تەوامانداوەتە برادرانی پەرلەمان و سەرۆکایەتی ئێستای پەرلەمان بۆی کە بتوانن چۆن ئەم بابەتانەی کە پێویستە تاوتێ بکەن و بڕیاری پێویستە و ئەوەی کە ئێمە لاوانمان بیست احتیمالە لە چەند ڕۆژی داهاتوو ئەم دوو سێ ڕۆژەی داهاتوو کۆبوونەوەی خوان ئەنجام بدەن. لە ڕاستیدا ئەو مەرجانەی کە لە سەرزاری بەڕێز سعد الحەدیسی ئێعلان کرا سەبارەت بە مەرجی گفتوگۆ مەرجن قابلی پەسەندکردن نین. زیاتر لەوەش من پێم وایە ئەگەر جددی بێ حکوومەتی فیدرال بۆ گفتوگۆ لەگەڵ خەڵکی کوردستان ئەمە قەبزی بەڕێز کۆسرەد ڕەسوول عەلی و بەڕێز کاک مەسعود دەرناکە. ئەو وەکو ئەوەی زمانی سەدام حوسێن وایە عەفوی عامی دەدا دەیگوت هەموو خەڵک عەفوە ماعەدا تاوانبار جەلال تاڵەبانی دوای جەلال تاڵەبانی بۆ ڕێی جمهور. بۆیە من پێم وایە ئەو نەوە ئەمە قەبزیە بە تایبەتی پێشتر لەسەر کۆسرەد ڕەسوول دەرکرابوو. کۆسرەد ڕەسوول یەکێک بێوێ لە هەرێمی کوردستان گفتوگۆ بکە لەسەر ئەو دوو زاتە ئەمر قەبزی دەرناکات چونکە ئەو دوو زاتە هیچیان سەرۆکی هەرێمە هیچیان جێگەری سەرۆکی هەرێمە. دوایە کۆسرەد ڕەسوول لە ناو هەرێمی کوردستان ناسراوە بە پاڵەوانی شەڕ لە دژی داگیرکەرانی کوردستان. ممکن نییە خەڵک ڕازی بێ یان کەسێک بیر بکاتەوە لەوەی کە ئەمری قەبزی بۆ کۆسرەد ڕەسوول جێبەجێ بکە و من پێم وایە لە ڕابردوو شتیوا کراوە بەڵام هیچ جێبەجێ نەکراوە. بۆیە ئێمە ناتوانین هیچ نەوع گفتوگۆیەک بە مەرجەوە. بەڵە بەرزان هەما کۆنگرێکی ڕۆژنامەوانیە لە شاری هەولێر ژیوانیان هەیە میانگیریان هەیە ئەوانیش دامیشە داوای گفتوگۆی بەبێ پێشمەرج دەکەن. گفتوگۆی پێشمەرج یعنی نەبوونی گفتوگۆ و من تەسەورێکیشم وایە کە ئەم يعني انتباعي من لسر برز سرويكي أنجمني وزيراني حكومة فيدرال برز حيدر حبادي انتباعي قول كاويكي زيرا كام بيمانيا أو كار لكاري أو بجزورنا منطقية تنها مقا طلعي أو دان دابتو بوي سركوتنا بلا قفتوه ژمارەی ئاوەرەکان هەتا ئێستا ژمارەیەکی دەخیق نییە بەڵام چونکە تەنها کورد و تورکمان و کرد و ئاشووری نییە لە هەموو پێکاتەکان ئاوارە بوون بەهۆی ئەوەی نیگەران بوون لە بارودۆخی کەرکووک و ئاتون کۆفری ئاتون کۆفری پردێش بۆ خۆدان دەزانن لە حالەتی شەردا بوون. ئەوانەی کە لە کۆمەلگەی مەدەنی تورکمانی پەیوەندیمان کرد ئەوەی تورکمان و پێکاتەکان 50,000 دەخەمدێنرێت بەڵام بە هەمووی کۆی نازانین چەندە. ئەوانش کە ئەم بۆم زۆرە بیر دەکەنەوە کە دەڵێن لەوێن دەر پێکهاتەی تورکمان پێخۆش بکە ئەو حالەتە ڕوویداوە چقدبیێنمان تابلۆیەکی سیاسی وان نیشاندراوە شتێکی وانە تورکمانەکان لەگەڵ کورد پەیوەندیەکی مێژووییان هەیە و ئەوان چاوەڕوێ دەکەن ئەو بارە نائاساییە چارەسەر بکرێتەوە بەیەکەوە ئیدارەی کەرکووک بگرێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی. محموداکات پارسی مەسپێرە پرسیارێک هەیە لەسەر چۆنی وەڵت بۆ بەغدا ینی ئامادەکاری هەیە کەی وەکی کوردی دەچێتە بەردەوە کۆردەکە چێ دەرنەوانەی دەستە بەردەوە. ئەگەر لەبیرتان لە پێشترش ئەوە ڕاگەیاندرا کە خەڵکی کوردستان و سەرکردایەتی بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردستان ئەوەیە کە دیالۆگێکی کراوەی مەسئولانەی بێمەرج ئەنجام بدرێت و ئەو پەیامە گەیاندراوەتە حکوومەتی عراقی چاوەڕوانی وەڵامی ئەوانین کە ئەو وەڵام بدەنەوە بۆ ئەوەی کە ئامادەن بۆ ئەوەی کە گفتوگۆ بکرێت یان نا بەڵام و خۆی پێشتر باسکرا ئەگەر ئەو مەرجدارە ئەو مەرجانەی کە دیاریان کردو لەوانەیە ئەمە دواب بکەوێت ئەوانەی کە دەچەن بەتاکید دوایی لە ناو چه ئەنجومەنی سەرکردایەتەکەی سیاسی کوردستان بێ یا لە هەر دەستگایەکی تر ئەو برادرانەی کە پێویستن بچن دیاری دەکرێت. ئەو وەردانی کە دەستە بەردا ینی پێش ریفراندۆم و دوای ریفراندۆم گفتوگۆ لەگەڵ بەردا بە ریفراندۆم و لە ئێستادا جیاوازەکەی لە چ دەبینی لە تەفاوت ناوچکە دەست پێ؟ لا ئەمە دوو جەولەی گفتوگۆمان هەیە پێش ریفراندۆم یەکیان لە هەفتەی دووەمی مانگی هەشت لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی کە ئەکسەریەتی حکوومەت و پەرلەمان پێک دێنێ و تقریبا چوارچێوەی ئەو بابەتانە دەستنیشان کراوە کە کورد داوای دەکاوە
کێشەی وێنە هەیە لەم کۆنگرە ڕۆژنامانەیە کە لایەنەکان کۆبوونەتەوە پارتی و یەکگرت و یەکێتی و هەروەها پێکهاتەکان لە شاری هەولێر کۆبوونەوەیان ئەنجامداوە لەبارەی دۆخی ئێستای کوردستان قسەکەن و دەڵێن کە هەرچی بووە بێت یەک ڕیز بین. سەرۆکی ئەو هەیەتە بەڕێز عەلی عەلاق بوو باسی ئەم عینە عەلاقەش عینە دوانەرن هەولێری بوو عین و عیلەی نەکردەوە عەلی عەلاقە بزەبت وایە پێم وایە لەوێش ئەو وتی کەکڕن گفتوگۆ هەمیشە بەردەوام دەبێت کە زۆر کەس هەیە پرۆپاگەندێک وڵا عێراق گفتوگۆ ناکە عێراق گفتوگۆ دەیە بکە بەڵام ئەکید دەبی لە بیرتان نەچێت هەندێک ئەم گفتوگۆی کرد باسەکرێت بۆتە قوربانی ناکۆچی نێوان لایەنە شێریەکان لەسەر مەسەلەی هەڵبژاردن و لەسەر مەسەلەی انتخابات و حکوومەتی ئایندەی عێراق و جیاوازیەکان من پێم وایە ئەو جارە ڕەنگە زیاتر لە چوارچێوەی سەرکردایەتی سیاسی کەمتر زیاتر حکوومەت ئیدارەی گفتوگۆکان بکە چونکە ئێمە هەمومان واتاکی دەکەن و دەرەندام و دەستگا شارەکانی خۆمان دەبی بەهێزکەین ئەگەر دەمانەوێت بەهێزکەین دەبی لێگەڕێین حکوومەت لە جیاتی هێزەکانیش خۆی بکەون حکوومەت نوێنەرایەتی خەڵکی کوردستان لەو کۆبرێ باسی دەرەنجامەکانی ڕفراندۆم کرا خۆزانی دوای دەرەنجامەکانی ڕفراندۆم ئەوەی دوێنێ دۆستمان بۆ ئەم ڕۆژتی کرا یانێ دەنگێکی ئەڵێن ڕفراندۆم بەختا بە سەفەری کوردستان شکایە ئەم کۆبوونە تایبەت نەبوو بۆ تاوتوێکردنی دەرەنجامەکانی ڕفراندۆم بەڵکو باسی لێوە کرا بەڵام تایبەت نەبوو بۆ باتە بەڵکو تایبەت بۆ بەڵ کۆناغی دوای ڕفراندۆم ئەوش ئەوەیە کە چۆن ئەو ئالۆزیانەی کە ئێستا دروست بووە و ئەو یەخەگرتنانەی کە حکوومەتی عێراق بە عەسکەر و بە ملیشیەکانی حەشدی شعبی یەخی خەڵکی کوردستانی گرتووە چۆن بتوانین بەرگەی بگرین و چۆن بتوانین بەرگری لە کوردستان بکەین بۆی کە مەترسیەکانی کە ئەوان دەیانەوێت لەسەر کوردستان دروستکەن جێگەی خۆی نەگرێت بۆیە هەوڵمان داوە کە زیاتر لەگەڵ قۆناغەکە بڕیارەکانمان هاوەهەنگ کاک مەحموود من ئاراستە کوردستان دووار لەناو کۆبوونەوەکە دیارە زۆر بەڵە بەڕێزان جارێکی دیکە گەڕێمەوە لای بەڕێز محەممەد حەمەسعید ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێت کاک محەممەد داوای لێبوردنەکەم ڕامان گرتی جارێکی دیکە پرسم ینی ئێستا یەکێتی ئەبێت چۆن دۆخی خۆی چارەسەر بکات تو ئاماژت بەوە کرد کە ئێمە ناڕازینەوە پێشتریش ناڕازی بووین بەڵێ یەکێتی پێشەوە گیان ئێستا دەبێت ئەو حقیقەتە هەمومان بزانین یەکێتی ئێستا کێشەی هەیە ئەو قسانەی کاک مەلا بەختیار دەیکا ئەوەی کاک کۆسرەت دەیکا ئەوەی برادەرەکانی تر دەیکەن ئەو قسانە چارەسەر نییە ئێمە زۆر قسەمان کرد لە کۆڕ و کۆبوونەوەکانەوەی بە تایبەت کاک مەلا بەختیار ئێستا دەیڵێ دێمە 2 ساڵامە بە کاک مەلا بەختیار دەیڵێن بەڵام بەگوێ نەکردین تا کە خۆی هاتە سەرەوەی کە بگاتە قەناعەت کە گەیشتە قەناعەت جا هیچی بەدەستەوە نەما ئەمجا ئێستا ئەو قسانە دەکرێت و دەخرێتە سەر شاشێ تەلەڤیزیۆن و پەیام و بەیاننامە دەردەکرێت من ئەوەی ئێسەش گوێم لێبوو لەو کۆنگرە ڕۆژنامە نووسیە من پێشتری ژوتم ئێستا کورد دەبێت تەکبیری یەکڕیزی خۆی بکا بە پەلە ئێستا ئێمە ئەگەر بکەوینە گفتوگۆ لەگەڵ عێراق ئێمە ئێستا شکاوین ئەبێت تۆ بەشکاوی بچیتە بەر دەست عێراق بەشکاوی چیەڵێ چی داوا دەکەی ئەوان بۆی بەشکاوی نەچین دەبێت پارتی وێکێتی چی بکەن لەگەڵ حەزبەکانی دیکە ئەبێ پارتی و یەکێتی و هەموو لایەنەکان یەکڕیز بن ئەو یەکڕیزیان خێرا لەم 1-2 ڕۆژە بسەلمێنن ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان ئاعادەی تەنزیمی بۆ بکەنەوە ئەو سەنگەرانەی ماوە سەنگەرەکان قایم بکەن ئەمجا ئەو ساداوای گفتوگۆ لە عێراق بکەن ئەگینا بەم وەزعی ئێستا ئێمە شکاوی شکۆی کورد شکاوە شکۆی ئاڵاکەمان شکاوە شکۆی پێشمەرگە شکاوە شکۆی هەرێمی کوردستان شکاوە ئێمە بەشکاوی ئەچینە بەردەست حکوومەتی عێراق کە بەشکاویش چووی تۆ ئەبێت تەسلیم بی داوای چی ئەەکەی لە ئەو پەڕی ئەوجی عەزەمەتە ئەمریکا و بەریتانیا و هەموو دنیا داوای لێکردین ئێمە سڵح بکەین و گفتوگۆ و ئاشتی بکەین نەمان کردووە ئێستا بەشکاوی بچین شتێکی خراپە زۆر باشە سوپاس دەکەم ڕێبخەینەوە بە پەلە و هێزی پێشمەرگەکان ڕێ بخرێتەوە سەنگەرەکان قایم بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان داوای گفتوگۆ بەڕێز محەممەد حەمەسعید ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سوپاس کاک محەممەد بەڕێزان کاژێریەکەمینی ڕۆژم پێشکەشکردن دواتر شەهیان لەگەڵتانە بێت سەلامەت بمێنن